سەردەمی استراتیژی ئارامگرتن لەگەڵ ڕژێمی دڕندەی کۆریای باکوور شکستی هێنا. لە ڕاستیشدا ئەو ئارامگرتنە چەند ساڵێکە شکستی هێناوە. ئێمە پەیوەندێکی باشمان هەیە لەگەڵ وڵاتانی پێشکەوتن خوازی وەک یابان و کۆریای باشوور و زۆربەی وڵاتانی ڕژێمی دڕندەی کۆریای باکوور هیچ کاتێک سەلامەتی و ئاسایشی هاوڵاتیانی خۆی و دەراوسەکانی بەلاوە گرنگ نییە، بەڵکو زۆریش بێباکە. بۆیە ئەمریکا ڕوبەڕووی هەڕەشەکانی دەبێتەوە. و من بەڵێن دەدەم بەردەوام بم لە بەرگریکردن و پاراستنی بەرژەوەندەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی لە ناوچەکەدا. And frankly, that patience is over.